موسیقا پەیامی ڕۆح و ئاوێنەی ناخی ئینسانە، تەنیا ڕێگەی دەربڕینی هەستی دەرونی عاشقانە. سلااو ئەرزەکەم لە خزمەت بینەرانە ئەزیز و خۆشەویستمان. دووبارە میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی پێگەی ژنان بەرنامەی خۆتان. ئەمڕۆژ دوو خاتوونی زۆر خۆشەویست و ڕێکوپێک میوانی بەرنامەکەمانن. خاتوو ئەسەل غۆڵامی بە خاتوو نیگینی مۆرادی، دوو خاتوونی نەوازەندەی خۆشەویست. بە خێراتن یەخوا سەر و سەر چاومان ئەسەل گیان و نگین گیانە خۆشەویست. تشکر لە بەرنامەتان. سپاس بە خێراتن یەخوا. ئەسەل گیان لە تۆ دەست پێکەم تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی؟ وەڵام من متەوەلدە هەشتا یەک لە شارە سنەم و نزدیک بە ئایسە 9 ساڵەکە موسیقی کارەکەم و فارغ التحصیل لە هۆنەرستان لە ڕشتەی موسیقیشم. هەر خۆش بیەخوا و بەردەوام بی. تۆ نگینگیان لە دایک بووی کوێ و تەمەنە چەندێکە؟ من لە دایک بوو کسنم ساڵی 79 بە دنیا هاتکەم. تقریبا لە ساڵی 89 موسیقیم دەست پێ کرد. ئەوڵدەفە لە ئۆرکێسترە کودەکان شڕۆمان کرد، بە سازە بێلزۆ شڕۆمان کرد. تر دوای کەم عەلاقەمەند بووم بە ڤیۆلۆن و ڤیۆلۆنم شڕۆ کرد. هەر خۆش بیەخوا. ئەسەل گیان ئەم هەستە بە موسیقیە لە سەرەتاوە لە سەردەمی مناڵی چۆن لە دڵتا هەڵقوڵا؟ وەڵا با تۆجۆ بەوە کە هەمیشە لە ماڵە سایساز بوو تار و هەروەها ئالبومگەری موسیقی کە باوکم عەلاقەی بوو وە خۆی کە سازی لێدا. من حتا ئێستاشە فێر مناڵی مەسکە وەختی کە هەمیشە گیریاگەم باوکم ساز لێداگە ئارام بووکم. بە ئەم بۆنەوە و با تۆجۆ بە کە خانەوادەیەک هۆنەریمانەست و باوەم لە حرفەی نەقاشیە فعالیەتیانەست، هۆنەر هەر لە خانەوادەمان نابوو. لە وەختێکە کە چاوم باس کرد هەم لە نەقاشی و هەم لە موسیقی بوو. کەم ئەم ڕێگەمە ئەدامەدا و عەلاقەیەکە شەدیدێکە بووم لە موسیقی کودەک شڕام کرد بە سازە مێلۆدیکاو. دۆرە موسیقی کودەکم تواو کرد و سازی ڤیۆلۆنم بە عنوان سازە ئەسڵی انتخاب کرد و عضو ئۆرکێسترە کودەکان و جوانانە ئۆستان کورسان بووم و دوای ئەوەیشە کە انتخاب ڕشتم کرد ڕشتەی موسیقیم انتخاب کرد کە لە هۆنەرستانە ڕشتەی نەوازەندگی ساز ئێرانیم خوێند و بە ئەم بابەتەوە کە لە ماڵی شەهر سای موسیقی ئێرانی هەمیشە بوو تارم انتخاب کرد. زۆر باشە، هەر خۆش بیەخوا. پس تۆ لە بنەماڵەیەکی هونەرپەروەر لە دایک بووی، هەر هیوای بەردەوامیم هەیە بۆ خۆت و بنەماڵەکەت. نگینگیان لە سەرەتاوە هەست بە موسیقی بۆ تۆ چۆن هەڵقوڵی لە دڵتا؟ من لاوڵۆ براکەم موسیقی شڕۆ کرد و لەیتر وەختە ئیجراکیان بوو مەمانم منی دیکە چەندێک زۆقەکەم بۆیان و چەندێک موسیقی لە نامە شکوفا بووگە. دوای وەیتر من چەند ساڵ لەمەوبەر؟ من 7 ساڵم بوو 8 ساڵم بوو. ئەوانەی تر چوین بۆ لای ئاغای خالد مبارکی ئەوڵین ئۆستاد عەزیزم کە منیان فرە ڕاهنمایی کرد. چوین بۆ لای ئەوان لە تەک ئاغای ئەمینە ڕەحیمی لای ئەوان و موسیقی کودەکمان شڕۆ کرد بە سازە بێلزۆ. درود بۆ ئاغای مبارەکی و ڕەحیمی کە هەر میوانێکمان بووە لە ئەرسەی موسیقیە ئەوان ناوی ئەوانیان بردە. درود و سڵاو بۆ ئەوان. واسە حەتما. ئەمە دەست پێ کرد. تۆ بە سازی چیۆ؟ بەڵێ من بە سازە بێلزۆ شڕۆم کرد. دوای مۆدەتێکۆ تقریبا دوای 1-2 ساڵۆ فرە بە ڤیۆلۆن عەلاقەمەند بووم، یانە ئەچوان بۆ هەرچێ ساز فرۆشیە ئەوەڵ سازێک واندی فقط ڤیۆلۆنم ئەدی. تر دوای مۆدەتێک کە بێلزمان شڕۆ کرد لە تێک هاوگروهیکانمە ئیتر گەین کە ساز انتخابکەینەوە. من سازە ڤیۆلۆنم انتخاب کرد. هەر خۆش بیەخوا. بنەماڵەکەی تۆ چۆن هاتن بەرەو پیریت؟ فرە ساپۆرتمیان کرد و فرە پشتمیان کرد و هەر لە ئێرە تەشەکۆریان لێکم بۆم گیشە ساڵە وازەحمەتیان کێشا بووم و لە پشت نابوون. هەر خۆش بنیەخوا. شکر بۆخوا ئێوە معزەلی کەسانێکی تر کە حەزەکەن هەستە بە هونەرەکەن هەستە بە موسیقیەکەن نەتان بۆ لە ناو بنەماڵەکانتانە خۆب کوردەواری زۆر هونەرپەروەرن دەنگی موسیقا لە تاوای ماڵەکانەوە دێ، بەڵام زۆرتر پیان خۆشە کە بە سەمت و سوویەکی تر مەسەن ئەحساسەکەن لە تمایە لە دەرس یا هەر شتێکی تر. ئەسە لەگەر پێمان بێژی گەورەترین پاڵپشتی ژیانێکێ بۆ کێمان پێژی؟ قەتعاً گەورەترینی باوکو دایکم بووبن. من کە وەختێکە تەسمیم گرت بە موسیقی بە عنوانە حرفەی ئەسڵی زندگیم انتخاب بکەم و هەروە فرە کەسکە ڕشتێکە لەتر انتخابەکەن. زۆر ڕاستە. ڕشتێکە کە فرە ڕیسکیبانە، مەخسوسەنەوە کە لە ئێرە ئەجامێ بێن و ئەوە کە بتانی شغلێک خاستۆ بێت و بتانی ژیانێک خاستۆ بێت
شتێکە کە کامڵان ریسکی بوو وەختێکم تەسمیمە گرت دایک و باوکم بە معنای واقعی پشتمیان کرد و فرە پشتیوانیمیان کرد مەدیونیانم بۆ تەکتەکە لە حەزاتێ کە واقعان ئەجرام بووگە هەمیشە لەسەر سەحنە و لەزەتم بگەکە لە لەبان سەنەڵیەکە دانشکن و منیان دیگە و دوای ئەوانیش واقعان مەمنونم لە ئۆستادەکانم ئاغای مهدی ئەحمەدی ئاغای خالد مبارەکی لە تەک بە تەکیان تەشەکۆرەکەم ئاغای کاوانە ختمی هەمیشە پشتیوانیمانیان کردگەوە تانیکمان ڕێگە بە هەروە بە کۆمەک دایک و باوک عەزیزم و ئۆستادەکانم بەڕێوە بووە هەر خۆش بنیەخوا تایسە کۆنسرتە بووە؟ بەڵێ لە وەختێکەوە کە هەروەها لە موسیقی کودەکا بووم لە ساڵە 86 و ساڵێکی ساڵ 89 ئەجرام بووگە لەسەر سەحنە لە سنێک 9 ساڵگی و 8 ساڵگیە موسیقی کودەکەکەم کە تواو کرد ڤیۆلۆنم انتخاب کرد و هەروەها لە ڤیۆلۆنە لە ئۆرکێستر کودەکانە و نەجەوانانە تانیم ئەجراگەر متعددێکم بێ کە هەروەها لە جەژنوارگەر فەرهەنگی هۆنەریە جەژنواری کوردیەتی لە گشتەمانە ئەجرام بووگەوە تەکنیکینگیانیشە لە فرێک لە ئەجراکانە هەمیشە لایەکۆ بووگین و بەڕێوە لەبان سەحنە بووگین هەر خۆش بنیەخوا تۆ تایسە فستیواڵێک یا کۆنسرتێکە بووە؟ بەڵێ هەرە جەلەوە ئەسەلگیان فەرمووی ئێمە لە ئۆرکێستر کودە کاتێک ئاغای مبارەکی و ئاغای ئەمین ڕەحیمیە ئێجراگە لە متعدد فرەمان بوو دوای ویشە کە هاتینا ئۆرکێستر فیلارمۆنی کورسان چەند دۆرە جەشوارەی فەجر ئەس جۆم لە ساڵی 94 و 95 لە تارانە بەڵێ کلاسیک کارەکەن بەڵێ ئۆرکێستر کلاسیکی ساڵی 96 ئێمە لە ئیران ماڵە ئیجرایەکمان بوو هەر خۆش بنیەخوا ئەسل ئەگەر بگەڕی تۆ بۆ سەردەمی مناڵی دووبارەم سازە هەڵە بژێری تۆ؟ قەتعەن کارە ئەنجامام هەمیشە خۆب هەر سازێک نەوە و مێلودیە خاستە خۆی ڕانە خاص خۆی هەست من هەمیشە وەختێکە قەتێک موسیقیم گوێچکەداگە ئاهانێکم گوێچکەداگە شتێکە کە فرە ناویە دیاری کردگە و حەزم کردگە فرەتر بگوێچکەی بام ڤیۆلۆن و تار بووگە واروەها باقی سازەکانیش خۆشیاندا وەلێ هەگەر بازم هەڵگەڕمەوە دواوە ڤیۆلۆن و تار بازم انتخاب بکەم ڕاستە تۆ چی؟ نیش قەتەن هەرم انتخابگە لاکەم لە کنار ڤیۆلۆنیشا 4-5 ساڵی گیتارم شڕۆ کردکە گیتارە کلاسیک و کاشکە زووتر گیتار کلاسیکیشم شڕۆ کردای چۆن واقعان ئەم دوانسازە کۆمەکی کردگە بە ئارامش بگەین لە هەردووکیا درەخشانی ینی لە گیتارەکەیش بەقەی ڤیۆلۆنەکە درەخشانی؟ ئیتر من واستەکەم هەر خۆش بیەخوا سوالەکەم لە تۆ ئەوەیە کە چی قسەیەک تێ بۆ بنەماڵانەی کە بەداخەوە پیان خۆش نییە مناڵەکانیان ڕشتەی هۆنەر هەڵبژێرێ خب ئەوڵایەوەڵ با تۆجۆ بەوە کە لە جێگەکە زندگی ئەەکەین کە ئەمە باس فرە مهمێکە مەخصوسن بۆ کەنیشک و من واقعاً ئەوەیژم کە خانەوادەگەل عەزیز ئەوە فکرۆ بکەنەوە کە هەر کەسێک ئەتانی لە هەر شتێکە کە پێ علاقەمەندە موفق بێت کەسێک مانەست لە ئاشپەزیە کەسێک مانەست علاقەی بە تەجروبی کەسێک مانەست ریاضی کەسێک مانەست لە موسیقی و هەروەها باقی شاخەکان هۆنەر ئەوەیژم کە واقعاً ئەو فرسەتە بە مناڵەکانیان بن هەر کەسە یەکتە هە لە زندگیە بە سنێ 18 ساڵگی 22 ساڵگی و هەر سنێک ئەگەیت یەکبار لە زندگیە شتێک انتخابەکە ڕشتێک انتخابەکە پشتیوانی مناڵەکانیان کەن حتا ئەگەر ئیجازەنان کە موسیقا بە ئەوان ڕێگەیەک ئەسلی لە زندگیان انتخاب بکەن ئیجازە بن لە کنارە ئەو شتێشەکەەوە خانەوادە خۆ بمەدە نەزەریە موسیقی ئدامە بن موسیقی واقعاً ئارامشە ڕۆحی ڕەوانیەست و هەروەها باقی شاخەکان هۆنەر لە خانەوادەکان وەقە لێرەوە لەم تیریبوونەوە ئێلامەکەم کە بە مناڵەکانتان ئیجازە بن لەناو هۆنەرە خۆیان بشناسن لەناو وەرزشە خۆیان بشناسن مناڵەکان مەحدودۆ نەکەنەوە چونکە واقعاً ڕۆحیە کەسێکە کار هۆنەریە کار وەرزشی ئەکا کامڵەن مشخص شده است و جیاوازە تە کەسێکە کە خۆبی سەر ڕێگەیەکی لە هەر ڕشتێکە فرە عادی و ئینسانە مەعموڵی ئەجامەجاگە و من لەرەوە لە خانەوادەکان خوایشەکەم کە بە مناڵەکان ئیجازە بن کە خۆیان پەیاکەن و بەشون ئەلایقیانە بڕن و پشتیوانیان بکەن زمانێک کە مناڵێک پشتیوانی خانەوادەی بووینی دڵی گەرمە و ئەو دڵگەرمیە باعثەوی کە فرەتر لەم ڕێگە پابنێت و بتانێ خۆی لە جێگەگەل بەرزترا بوێنێت سپاس بۆ تۆ و ئیدۆلۆژی و قسە جوانەکانت نەخشی بنەماڵ و ئەترافیان لەسەر هۆنەرژوویەکی موسیقی چۆنە بینی؟ قەتەن کێ خانوادە نەخشە فرەفرە مهمیانە هەرۆکێ ئێمە سرک مناڵگەلێکمان هەست خەریکن یێواشەکی بە دوور لە خانوادیان و کارە هۆنەرەکەن ئیسە چە موسیقیە چە تاترە چە سینما هەرچێکە
ئەگەر ئەو خانوادە مەسەڵەن پشتۆ مناڵە بگرێت قەتەن فرە موفەقتر لەمانە بێتەوە. منیش خازاکم لە خانوادەکان قەرار نییە هەرچی کەسە بێتە دکتۆر و مهندس. ئێمە بەلاخره لەم جامعە هونەرمەند مانگەرەکە، موسیقیدان مانگەرەکە، ئاشپەز مانگەرەکە، هەر دکتۆر فرست. وایە بەداخۆ شتە باو بووە لە ناو خانەوادەکانە، من نازانم کە مەڕیشەی لەکوێوەیە. ئەگەر کە نگین سازەکەت ڤیۆڵۆنەکە تەشبیهکەی بە وشەیەک بە شتێک تەشبیهەکەی بەچی؟ نەسیمە سەحری. من تەشبیه یەکەم کە کچێک کورد سادە بە ڕۆحیاتێ شیرینە. سازەکە تەشبیهەکەی هەردووکتان زۆر زۆر جوان بوو. پرسیارەکەم وەیە لێت ئەسەل جامعە بە عنوانی کچێکی موزیسیەن ئایا زیاتر مانع بۆت یا هاندەرە؟ واقعاً جامعە ئەیسە یعنی هەنە جامعەیەکە کە وایشە نیە، یعنی قەبلە نییە، فرە خاستر بووگە. مەسەڵەن خۆ من باوکم خۆی زەمانێک خانەوادەی فرە مخالف بووگەن وەلێ بازم چۆنکە ئەلاقی بووگەم ڕێگەی ئەدامەجاک. ئیترش شکر بۆ خوا دیدە مردم ئەوەز بووگە و من ماقان لێرە مەمنونم لە فەزای مەجازی، مەمنونم لە ڕسانەگەلتر کە تانیگەنە مردم ڕۆشنۆکەنەوە، مردم ئاگاهۆکەنەوە. و جامعە واقعا نەخش مهمێکی مەموگە بۆچە بۆکە من تانیگمە خۆم بناسم، ئەوەی کە لە جێکێکە حوزورم بێ، ڕۆح و شخصیەتە خۆم لە مەراتبە بانترە بوێنم. و جامعە واقعا نەخش مفیدێکی بووگە. ئەگەر جامعەیش نەوێت قەتعەن ئێمەگەلیش نین، ئێمە خۆمان جزء لە جامعەین. و ئەڵبەتە جامعەیەک مفید، جامعەیەکە کە خۆمان انتخابی بکەین لە چه جەمعێکا قەرار بگرین و چه کەسکرێ لە ئەتراف لە دەور و بەرمانەوە بن. و قەتعەن بۆ من نەخشە مفیدی بووگە. زۆر باشە، من لە توش و پرسیارەکەم نگینگیان جامە هاندەرە بۆ یامانێ. هەرو جەرەوە ئەسەل وتی شرایەت فرە خاستر بووگەن نسبەت بە قەبلن، یانێ ئایسە جۆرگەلێک مانعەکێ کەمترۆ بگەسەوە لە هەروازم ئەو منعە هەست بنیام مەخسوسەن کەنیشکەکان ناتان ڕاحەت لەم جامعە فعالیت کەن، مەخسوسەن لە زەمینەی موسیقیۆ. ئەگەر ڕاستیەکێ بێژم بەداخۆ. نگین من پرسیارێک لێکم پێم خۆشە سادقانە جواب بیتەوە، ئەوەی کە ئایا موسیقات لەبەر ئێرزای ڕۆحی خۆت، نەوازشی ڕۆحی خۆت هەڵبژار یا فکرەکەی تۆ ڕەسالەتێک تێ نسبەت بە جامعەکەت؟ ئەگەر گەیەکم بە ڕاستیەکەی بێژم لاوەڵۆ هەر بە خاطر ئارامەشی ڕۆح خۆم و خۆشی سادەکە انتخابم کردووە لێ ئایسە کێ سنم بیشترۆ بگەسۆ ئەوینم کێ من لە قەباڵ ئەم سازە مەسئولیەتێک مەست بۆ مەسەڵەن مناڵگە لە ئایندە ئەگەر کەسکە لێوا کەمبودیان هەست ئیسە چە لە نەزەرە ماڵی، چە لە نەزەرە ڕۆحیۆ، چە هەرچێک من وەزیفەی خۆم دەزانم کە لایەندە ئەگەر بوومە کارێک هەر بێمە بۆ شارەکەی خۆم و کارێک بۆ ئەو کەسکە لە ئەنجام بم، ئیسە چە لە زەمینەی سازۆ، چە لە هەر زەمینەیەک تریشۆ. زۆر باشە، سپاس بۆ ئارزووی پیرۆزت، هیوادارم کە پێی بگەی بۆ مطمئنم پێگەی. ئەسەل گیان تۆ ئەمەد بۆ دڵی خۆت هەڵبژاردیان کە ڕسالەتێک هەیە؟ جوابەکەی من شاید تەرکیبی لە دوانەکەی بێت. خۆ قەتعەن لە دەرەجە ئەوەڵە ئەوەسە کە ئینسان بۆ ئەلاقە و ڕۆحیاتە خۆی ئەوڵ لە هۆنەرە یا لە هەر ڕشتێکتر انتخابەکات و منیش ئەوە دەرەجە خۆ قەتعەن بەحسە ئەو ئەلایق بوو. وەلێ کە وەختێک کە انتخابم کرد زانیم کە بەقۆڵ نگین مەسئولێتێک مەس لە پای ئەمە، مەخسوسەن منێکە ئەمەمە بە عنوان حرفەی ئەسلی زندگی انتخاب کردگە. من لە تقریبا تامێژ مایسێتە 10 ساڵە کە کار موسیقی ئەەکەم لە شارسنا. ئایسەگەیکم بە جێگەی کە خۆم قەرارە واردێک بازارە کارە ئەم حرفە بم و ئەوە ئەوێنم کە چەندێک ئەتکەم بوت گەلێک هەست و هەمە شوێن ئەوە بە ئەو هەدەفمە هەست کە بتانم ئەو کەمبوتگە لە پرۆکەمەوە. خۆ ئایسە مەسەڵەن لە کورسانە 3 ساڵە هۆنەرستان هەست، من خۆم ئەوڵین دۆرە فارغ التحصیلین هۆنەرستان بووگم و ئەوێنم کە مەسەڵەن بۆ بەحسە معلم واقعا کەمود معلم یا لە فرجێکی گەلترە، ئەمە ئەوێنم کە بتانم لە ئەم شتەکە انتخابم کردگە لە تەرەخ سازەکەم و
بتانم کمەکەم بە ئەم جامعەوە بە قۆڵ نگی من هەمیشە ئاهتم تە خۆما بەسکەکە بۆ هەر جێگێکیش کە بڕم ئەچم کە کامڵ بم بتانم بێمە بۆ ئێرە دەرسمە بە سلیکتر هەروواکە خۆم زەمانێ بازە وەختیل گیرم کردگا بۆ نەبوون ئۆستاد یا لە فرجێگەگەترا بە بۆنەی کەمبودە ئیمکاناتێکە لە ئۆستانە بووگە لە کشوەرە بووگە نەمانتەینگە فرخ خاص لە ڕێگەکەمانە پێش بڕین من ئەو تەسمیم مەگرگە کە هەر زەمانەوە لە هەر جێگێکا بۆ ئەدامە تەحسیڵ بڕم حتمما تێمە بۆ سنە و کارگەلێک فرە گۆرەگەرەکمان جام بە یەکێ لە کارگەلێکی وەسەکە بتانم ئیشەڵا هەر لە هونەرستانەکە خۆمە دەرسم خۆشی من ئیشەڵا دەرسم لێنە و بتانم ئەسان مەدرسەیەک موسیقی خۆمدا بنم ئامۆزشکای کە فقط بۆ ژنگەل بێت ئیسا خۆتان ئەزان بازێک لە خانەواجەکان حساس نوێژە حەداقل فقط خانم بێت و من بەدانم ئەرێ بەداخەوە واقعان و منەتانم ڕێگە حەداقل باسکەم بۆ کەسکەلیشەکەەوە بازم بە وجودە ئەو مەحدودیتکە لە بتانە شڕۆکەن بتانم پابنە نامارس زۆر سپاس بۆ ئارزوی پیرۆزت ئارزوەکانتان زۆر زۆر جوان بوو ئاواتەکانتان ڕێک و پێک بوو من مطمئنم کە حتمما پێگەن هەر لە تۆ دەست پێکەم ئەسەلگیان فکرەکەی تۆ گەورەترین مۆعزەلی ژنانی ئێمە ئایسا لە جامعەمانە چییە؟ خب ئەتام جۆ سوالەوە بمەوە کە گشتی هەڵەگەرێتەوە بە گۆزەشتە ئەم مۆزەلاتە هەروە کە وتم ژن لە قالبگەلم مختلفە لە جامان تعریف بووگە ئەم قالبگە لە بەحسم سەر تواناییەکانە ئیسا خۆ مەسەڵەن لە قەدیم و وتیگیانە خۆ کوڕ بە دنیا بێت خاسترە بۆچە بەخاتوە لە مەسەڵەن لە زمینگەی شاوەردیا کمەک بۆ بکی بکات ئەمە خۆ تەفەکۆری کامڵەن بووگە ئەو ئانە لازم بووگە ئەم شتە ئایسانە جامعەی کە شکر بۆ خافرە خاستر بووگە وەلی هەر بازم تەفەکۆرات هەلۆ حدودە ماکنەس و ئایسە بە نەزەمە مۆعزەڵەکان تەفەکۆراتە مۆعزەڵەکان ئەو کەسکەلنەکە ژن نسبەت بە پیا کەمتر ئەوێنن ئاسان بەحسم فێمینیستی نییە فقط بەحسم سەرەوەسەکە ئەشێ هەباتەوە بە بەرنامەکە خۆتان ژن فرە خاست دیاری بووگە و هەروەها کەوتم ئەتانێت لە یەک وەزنە کامڵتەک پیاگا قرار بگرێت لە لەحازە تواناییەوە چە بەستا شاید ژن واقعا نەفتێک شەگەر و شاخرات درەخشانتر بێت کە ئەمێشە هەر بووگە واقعا سابت شە دەست و بەنەزەر من گۆچی مۆزەڵی هەر ژنێک تەفەکۆراتەوە جاماسەکە لە نزنیگێکە و ئەمێشە دەستێ من نیە متەسمانە هەڵەگەڕێتەوە بە گذشتە و ئومیدوارم کە هەر چێفرەتە پێشەچین ئەم مۆزیەتە خاستر بێ ئێمە کە ئایستا هەن نسلێکی نسل جوانە ئەم جامعەینە قەتعەن خاسترێ هەروە کە منم تەفەکۆرمە سنگینم تەفەکۆریەس ئێوەیش هەروە قەتعەن ئێمە کەوینە نسلێک سنبانتر لە چەندین ساڵ ئایندا قەتعەن ئەمە خاستر ئەوێت و ئێمێش بە هۆنەرەکەمان سایەکەین فرەتر بەم قەزیە کمەک بکەین زۆر ڕاستە سپاس بۆ تۆ منیش لەگەڵ تا موافقم ئەوەی کە مۆعزەلی ئێمە ئایسە بیر و بۆچوونمانە مێشکمانە کە هێشتا بەڕۆژڕەسانیمان نەکردێتەوە و واردی و نەوزاییە نەبووین سپاس بۆ تۆ چۆن بیرەکەی تۆ نگینگیان و بیرەکەی تۆ کە گەورەترین مۆعزەلی ژنانی ئێمە چییە؟ من ئەتانم ئەوە بێژم فرسەت نەدان بەژنە واقعا ئەو فرسەتە نان کە خۆیان نیشان بن هەتا هەرو جەرەوە ئەسەلوتی لە فرێک زەمینەگەلە ئەتان هاپای پیاگەل بەنەبەر یا هەتا فرەتریش لە فرێک لە زەمینەکانە موافقتر و درەخشانترن و لە متاسفانەوە فرسەتە نان پیان و پیشداوەریەکەن هەر ئەنێرژی منفیان بەژن ئەژن تۆ ناتانی تۆ ئەمەیتە تۆ فلانی ئیتر خۆدە ژنەکەی خۆدە خانمەکانیش ئیتر ئەوە ناو دڵیانە ئەشکۆفێت و کێژێ ئەرێ من ناتانم من بانازی ئەوان قدرتم نییە دە هەرەوە باعثەوێت کە ئەفسۆردە لە ماڵە دانیشن و هیچ کارێکیش نەکەن ئەمە بەنەزەرم بووگە معزەڵێک کە ئێمە فرێک خانمگە لە خانەدار لە ماڵە دووچار ئەفسۆردگی بووگن هەر بۆ پیشتاوەریگەلەوە مەسەڵەن لە دەرەوە ئەیژن پیان فلانی تۆ ناتانی بۆچەوە کاراکەیت زۆر ڕاستە بچکترین شتی ئەوەسە کە بەنەزەر من لە ئەدامی قسەکان نگینە بچکترین شتی ئەوەسە مەسەڵەن کە نیشکێکە گەرێکی بێشڕۆکات دەستی لە گیفان خۆیان بێ وە کارێ بەڕێ بخات بچکترین شتی ئەوەسە کە خانەوادە فۆرە مخالفەتەکەن دقیقاً واسە بەحسە مستەقل بوون لەم جامە ئێمە بۆ بەحسە ئێمە بچکترین شتێکە کەتانە مثاڵی بەم کە فرست سەختە نسبە بە یەکدانە کوڕەکانی مستەقلەوە بێتەوە ئەڵبەتە بازم فەرقەکە خۆ هەر خانەوادێک تەفەکۆراتە خاص خۆی هەست وەلی خۆ ئەمەشە بازم بچکتێکی لە بچکترین شتەکە لێکەتانی مثاڵی بین
کە حتا لەوەیشە بازم ئەوێنن کە مەسەڵەن ئەو کەنیشکە ئۆژنە نەتوانێت لەو مۆفەق بێت و بمێنێتەوە ناو ئەنتخابێکەوە ناو کارێکە گەرێکی ئەنجامی بێت. بەداخۆ ئەمە مۆزەلی ئێمەیە. نیگین زیاتر سەبارەت بە کارەکان قسەمان بۆ بکە لە ئەرزەی موسیقیە تۆزێک زیاتر شی بکەرە بۆ بینەرانمان. حتما چاوت خۆش بێ. من ئەوەڵ لەفەکێ شڕۆم کرد موسیقی کلاسیک انتخاب کرد چۆن واقعا وەختێ ئەو موسیقی کلاسیکمە ئەژنافت واقعا ڕۆحم تازاوە. موسیقی کلاسیک عمومیەتی هەیە لە ناو خەڵکە چۆن بیرەکەنەوە خەڵک؟ نا فرە عمومیەتی نییە. مثلا مردم بیشتر بە موسیقیگەل پاپ و سۆنەتی علاقیان هەست تا کلاسیکی غەربی. ئیتر من ڕێزی تەفەکرم تەک مثلا کەنیشکەل هاوسن خۆما فەرقکات. مثلا کچکەل هاوسن خۆم حەزەکەن مثلا خوانندەگە لێ پاپ ئەوانە گوێچکەن پاپ ئێران معاصر گوێچکەن وەلا من ڕێزی تەفەکراتم فەرقکات. ترجیح ئەم کە ئەو موسیقی دروستە گوێچکە ئەسڵان هیچ تۆهینێک ناکەم بە هیچ نوع موسیقیک. ئەو موسیقی کلاسیکە بابێ دڵ منە ئەوت پێ خۆشترە ئەوە پێ خۆشترە دروستە. دوایەوە کە ئێدامەمدا زانیم کە علاقەم هەست بە گیتاریش گەرەکم بوو لاوەڵ و گیتارە پاپ شڕۆکەم وەلی تر ئۆستادەکەم منی ڕاهنمایی کرد ئاغای کامران حەقیقی فرێش لێ سپاسگوزارم فرە دروست منی ڕاهنمایی کرد. تر هەر لێنە من گیتارە کلاسیکیشم انتخاب کرد دوارە. ئیتر هەروە هاتمە بەرۆ تا ئیمڕۆژ چەندانێش ئیجرای گیتارم بووگە لە تێک ئۆستادەکەمە. زۆر ڕاستە سپاس بۆ تۆ هیوای بەردەوامی لە کاری موسیقایی تا ئەسەریان تۆ زیاتر سەبارەت بە کارەکانە قسەمان بۆ بکە. منیش هەروە بە موسیقی کلاسیک کۆشڕام کرد دوای بکە دۆرە ئۆرفەکەم تواو کرد. منیش تەسمیمم کرد بە ڕاهنمای ئۆستادەکانم بە ڤیۆلۆنە کلاسیک کۆشڕام کرد. بەقۆڵ نگین موسیقی کلاسیک هەر کەسێک خۆب ناتانێت تەکیە ئەرتباس بگرێت وەلێ خۆب واقعاً موسیقیک فرە زەریفە ولا عین احترام بە توا سەبکە لە موسیقیە یەکێ لە خاسترین و بەرجسترین سەبکە لە موسیقیە. بۆچە مەسەڵەن من خۆم یەکی موسیقی کلاسیک فرە تانی بە گوێچکەگەلم کەمە بکابزانم لە لەحازە شنەوایی و لە بەحسە موسیقایی یافرە قەویترەوە بمەوە و هەروەها بە نەزەر من ئەتانە حتا لەبان ڕۆح و تەفەکۆراتمانە تاسیردا بنێ. دوایەوە من کە واردە هۆنەرستان بووم و ڕشتەی نەوازەندگی ساز ئێرانی منتخاب کرد دروست قبلا لە خانەوادەمانە موسیقیێرانی هەربوو بە بۆنێ باوکمم. خۆب کاستەکان ئۆستاد شەجریان کە لێرە واقعاً ڕۆحیان شاد بێت کەسێک فرە گەورە بوون. هەمیشە کاستەکان ئەوان بوو کە من هەمیشە نەوایان لە گوێچکەما بوو. ئەم دوایەوە کە موسیقیێرانی انتخاب کرد ڕۆحیاتە خۆم و وجودی خۆم فەرتە لە موسیقیێرانیاتی وەلێ هەربازم بە مێشۆ من موسیقی کلاسیکەکەم لە کنارە موسیقیێرانیەکە ئەدامە جاگە وەلێ خۆب من بە شەخصە کامڵەن ڕۆحیاتە خۆم لە ناو موسیقیە فۆلکلۆرە کوردی و موسیقی ئێرانیە فرەتەوێنم تا موسیقی کلاسیک هەرچەند کە بازم لێرەیشە ئەوە کە ڕێگەیەک دروست لە موسیقیم پێش برگا مەجوونە موسیقی کلاسیکم. تەشەکۆرەکەم لە تۆ ئۆستادەکانم کە تا ئەم لەحزە فرە دروست منیان ڕاهنمایی کردگا و منیش تانیکمە ئەم دوو سەبکە موسیقیە بە دروستترین شێوە لە زندگی خۆمە بە ئینتخابە خۆم پێش بووە و بە احترامە تۆ سەبکە موسیقی لێرە من شتێک بێژم متەسفانە لە سن ساڵ ئێمە ئایسا مناڵەکان من لێرە گلەییان لێەکەم خەریکن بازوکە انتخاب اشتباهەکەن بەقۆڵ نگینگیان من ئەسڵان قەستم نییە کە موسیقیە سەبکێتر لە بەژێر سوال بۆم نا هەر شتێک دروست خۆی هەست سایەکەین لە هەر انتخابێکە ئەنجام انتخابێکە ئەیکەین دروستەکەی انتخابکەین لە موسیقی پاپە هەست لە سۆنەتیە هەست لە ڕاکە هەست لە باقی شاخەکانە دروستترین انتخابکەین. ئەمە هەندێک و کەوتم لێرە ئیسفادەکەم لە تریبونەکە حتمما کە بینەرانیشمان ئیسفادەکەن لە قسە جوانەکانت لە وتە ڕێک و پێکانە. ئەو ئیتفاقە عەجیب غەریبە بۆ تۆ چی بوو نگین کە کەوت وەزانیت تۆ بۆ موسیقی دروستکرای ها ئەوڵ هاندرای ئیدامە داوە لە خۆ بۆ ئیتفاقە چی بوو بۆ تۆ کە زانیت ئەمەیە ژیانی تۆ؟ وەڵا ڕۆژێک ئێمە لەسەر کلاسێ سۆلفێژ ئاغای مەهدی ئەحمەدیە بووین تر ئێمە خەریکوین سۆلفێژمان نەخوێند یەک تەحفە ئۆستادەکەم متەوەجێ بوو کە من گوێچکەم ئەبزەڵوتە یانە تام توانۆتکە لە موسیقی بژنەوە
تر لۆجێکە بوو بەلەوە ئەو نەفر جددیم ناگرت هەروە بۆ دڵخۆم ئەچوان بۆ کلاس موسیقی دوای وەکێ ئەومانە پێی برد پێ ئیتر جددیتر موسیقیم ئێدامەدا و زانیم نا ئەمە هەروە ناوێ وای دامێ بە مشێ ڕێزێ سفتر بیگرم ئەوە هانتیدا ئەرە سپاس بۆ تۆ ئەو ئیتفاقە عەجیب و غەریبە بۆ تۆ چی بوو؟ خب ئەو بوو کە واقعەن خۆمم نیشاندا تواناییەکان خۆمم دی نسبە بە ئەترافیانم بعد تۆجۆ بە ئەوە کە تە گروهەکەمانە شڕۆمان کرد بە موسیقی دوای مدەتێکە من واقعا متوجه بووم کە نسبەت بە ئەترافیانم و ڕەفیقەکانم تاینگمە فرەتر خۆم نیشان بم من خۆم لە کنارەوە کە ئەم ڕشتە مەجامەجاگە کارگەر بوچکێک لە کناری یا لە ژێرشاخی موسیقیە ئەنجامە مثلا خۆ بەوەک بووکە کە دووسدانە کار ئاهەنگسازیم ئەنجامداگە وەختێکە مثلا داگمە بە ئۆستادەکان و گوچکیانجاکە باوەڕیان نەکردگە فرێش تەشویقمیان کردگە و ئەتانە فرەترینشتەوە بوێنم کە نسبەت بە هەستن ساڵەکان و هاوگروهیەکان خۆم واقعان خۆمم خاستردی و تانیم فرەتر خۆم نیشان بە ئەمە زۆر ڕاستە سپاس بۆ تۆ من ئەزانم کە تۆ دەنگت خۆشە ئەگەر لێت داوا بکەم کە کۆپلەیەک پێشکەشی بینەرانمان بکەی یەکداهایی بەڵێ ئیتر ئاوا خۆ کوردی نەزانم ماسی چە بخوێنم کارێک لە لالای مامۆستا مەسەر خالقی خوێنم خزمەتان چی لەوە خۆشتر؟ ڕۆڵەی خۆشەویست بینایی چاوم هێزی ئەژنۆ هیوای ژیانم هەتا دێتەوای هەر چاوەڕێتم هەلۆرکێ مناڵی هەر ڕادەژەنم لای لای نەمامی ژیانم من وێنەی باخەوانم بەدڵ چاودێری دەکەم خاوە دەردت لە گیانم خاوە دەردت لە گیانم هەیلا یالا یالایە کۆرپەی زۆر جوانم لایە بنوە تاکۆ سبەینێ مۆژدەی ئاواتم سپاس بۆ تۆ بەڕاستی کە دەنگت ئاسمانیە منە بیری دایکم خستۆ هەر لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆ دایکی خۆشەویستم سپاس بۆ تۆ بەڕاستی کە چێژم برد و ئەسە منت برد لەگەڵ خۆتا ئەگەر پێت بێژم زوو ئەچینە سەر سوالەکە ئەگەر پێت بێژم سەختترین تەجروبەی ژیانەکی بۆ چیمان پێژی لە بواری موسیقایی و لە مۆرد موسیقی ئێمە ئیجراکمان بوو لە ساڵۆن ئازادی سنە ئەو ئیجرا ڕێزێ بۆمان ناخۆشایەند بوو مەرزمێک کە هاتوون ڕێزێ ئەلاقیان بە موسیقی کلاسیک کەمتر بوو نسبەت بە مەسەڵەن موسیقی پاپ معاسر ئیتر ئەو تەجروبە هەمیشە بۆم ڕێزێ ناخۆشایەند بووگە بۆ ستریکت لە ڕەفیقەکانم مەسەڵەن ئێمە هاتینە خوارەوەکێ ئیسراحەتکەین لەسەر سنەکە کاردانە لە هۆنەرمەندەکانیان خستە سەر و مەسەڵەن ئەوانیان بیشتر بەدڵ بوو تا ئێمە ڕێزێ ئەوە بۆ من سەخت بوو ئەرێ ناخۆش بوو بۆم ئومیدوارم کە کەسێک ئەوە تەجروبە نەکات ئیشەڵا قەت ئیتر
ئەوە تەجروبە نەکەی تایشە بۆ مەعیوسبی لە بواری موسیقاییۆ وەختێک پێشاتکە وەختێک هەر بۆ بنیان خۆشی پێشتە مەسەن هەر لە بارە زیندگی شۆ بۆی پێشتێت بۆ موسیقیش بۆ من پێشات کە بازۆخکە لە مەسەن ئەحساسم کردگە ئیتر ئەو توانایگەلمە نییە ئیتر دوای یەک دوو ڕۆژۆ بە خۆم ئێنەرژیم داگەست و هەڵساگمەستە و دوارە لە لاوەڵە شڕۆم کرد پرسیارەکەم ئەوەیە چۆن خۆت هەنداتۆ دووبارە بەیەندە فکرمە کردەوە ئەموت کێ ئەشێ منەم ڕێگە ئێدامە بم هەدەف مەسبۆی ناوێ هەرازە لێرە قەتیکەم زۆر ڕاستە تۆ ئەگەر پەمان بێژی سەختترین تەجروبەی ژیانت ئەتوانێت کاری بێت چی بۆ چیمان پێڵی سەختین تەجروبە دقیقاً وەک نگین من لەسەر سێجرا فرا ناڕەحەت بووم و هەروەها تەک هاوگوریەکانمە سێجێگەکە بە یەک دەلیلت فاقکە بکە ئەوەی کە ئەو لەو جێگەکە حوزور ماموگە ئەو حرمەتێکە ئەشێبێت بە قۆڵنگی نەوەکە ئێمە ئەوڵ دلیلیەوە بوو کە لە جێگەی کاکە چوین ئێمە مەجبور بووین لە سەدحی کاملە سەفا لە بینە مردمە ئەجرا بکەین و بەخاترەوە حرمەتە بەخاترەوە کە خۆب احترامێکە بۆ شەنەوەندەکان قایل بووین ئێمە ئەجرامان کرد بە ڕێک و پێک تۆمان کرد وەلی خۆب بە قۆڵ نیگین منیشێکی لە سەختترین و بێتامترین تەجربەگەلم لە هەرفەی موسیقیە ئەوە بووکە کە شاید لە دووسێ جێگە ئیجرام کردگەکەەوە حرمەتەکەەوە واقعاً انتظاری ماموگەتەك ڕفەقەکانچمە هاوگوڕیەکانمانە واقعاً دەریافتمان نەکردگە ئەحساسمان نەکردگە کە هاینە ئەو جێگە کە ئەرزش دێنێن بۆ کارەکەم نەوە کارەکە بێ ئەرزشکەن وەلی خۆ سریک هەڵمەتکرد هەروە کە ئێوە ئەچن بۆ تواشایەک دانێک تەعاتری هەرشان و ئەشە گوشەکەتان سایلەندکەن ناوێ خۆ سای خۆراکیەکەتان شتێک کەەوە هەرو احترامەسە بەەوە هۆنەرە و دقیقا نەمێشتم لاو شاید تەکنیکی نهرەوە بووکەوە حرمەتە ئەو سکوتەکە ئەشێ بێت کە سای ئێمە بگێ بە باقی ئەوە نەوەکە زۆر ڕاستە بۆ قەت مەعیوسبی ئیشەڵا هیچ کامتان هیچ وەخت لە ژیانتانە مەعیوس نەبن بۆ لە بواری موسیقی و مەعیوسبی ئەرێ قەتعاً بۆ هەر کەسێک پێشتێک لە بەقۆڵ نگین بازم لە هەر مەرحەلێک لە زندگیە مەخصوصەن ئێمە کە کارەکەمان کامڵان ناهەموارە بە پەستی بەڵندیگەر فرەی هەست منیش واقعانۆ حسمە بووگە لە بازە جێگەلێکە ئەرێ خۆ بنیام کەمترێت یا مایوسە بە قۆڵ خۆتان وەڵێ من لۆ لەحزا یا شاید ئەو مۆدەتەکە و حسمە بووگە هاتکەم نقطە قووەتەکان خۆمم دیگە هاتکەم ئەو کارەکەی لە چایسە ئەنجام داگەوە لزەتی داگە بە خۆم دایک و باوکم کەنیگەن و خۆشحاڵ بوون کە منەوە کارگەرم ئەنجام داگە سەر سەحنە چووگەم ئەجرام بووگە و ئەوە کە خۆمم قەوی بوون خۆمم دیگە لە شێتەوە دیگمە کە باز من ئەتانم ئەمێشە ئەدام بم و دانشکەم قەشان تەک خۆما هەرشتمە باسکرگە وەتانیکما تەک خۆما حەلیکەم و بازم وەک جاران ئەدامم شاید چە باکە فرە قەویتر لە جارانیش ئەدامم داوێت زۆر ڕاستە سپاس بۆ تۆ نگین وەزعەتی حاڵی موسیقی چۆنە بینی ئایا خەریکە سەرەکەوێ یا بەرە ئوفولە ئەگەر بێ واقعەتێکێ بێژم بە نەزرم کێ ڕوو بە ئوفولە بەخاتر سرێک چتگەل مەسەڵەن ئێمە فرێک خوانندەگەلمان لە دەستاگە فرێک نەوازەندەگەل فرێک موسیقیدانگەلمان لە دەستاگە وە لە ئێزایە کەسکە لە لێڤڵ خوارترمان بەدەست هاورگە و ئەمە نیشانەی خاسێک نییە مەخصوصەن لە زەمینەی پاپە کلاسیکێ فرە لە ئێرانە جێگە نەکەفگەوە لە پاپکێ فرە عمومیەتی بیشترە بە نەزەرم کە وەزعەتی فرە خاص نییە زۆر ڕاستە تۆ چۆن بیرەکەی تۆ خراو فرە ڕۆک و مستەقیمێژم یانێ قەشەن بەرەوتەرە فەرئی خەریکە ئەچێ لە ئێرانە و موسیقی پاپێک هەروە وتم لە قسەکەی قەبلیمانە ئەتانێت بە دروستترین نوعی انتخاب بکەین بۆ کە گوێچکەی بێن و دۆمباڵی بکەین وەلی متەسفانە لە ئێرانە ئایسا حتا لەبارە موسیقاییشە و موسیقی پاپ فرەتر چووگە بەرەوتەرەفێ پوڵە هەر کەسێ پوڵ فرەتری بێت ئەتانێ ئالبۆم فرەتر بڵاوکاتەوە و هەر کەسێکیش کە پوڵی نەوێت و توانایی بێت چۆن ئەسپانسەریش نییە مەجبورە کە هەروە بە سورەت کارگەلی فرە بووچک بتانە لە حەداقل لە فەزای مەجازیە کارگەلی لە خۆی جابنێت و بە نەزەر من ئەمە فرە خراوە فرە کەسکەر خاسیشمان لە دەستداگە
و ئەیتانی کەسکە لە کەس فرەخاسترت جایگۆزینیامێ وەلا لە متەسفانە نۆن و ئێمە لە دەستیانمان داکە وەلی خۆب ئۆمیدوارم کە فرەخاستر بێت تەرستەفەکۆرەکان انتخابەکان دروسترۆ بێتەوە بڕینە بەرترۆ و مردم بزانن کە چه انتخابەکەن گۆرە بوچکی نییە ئەم انتخابە هەستمان کە 36 ساڵ ئەمریە بازم باوەجودەوە چتکەلێک خۆ بکوێت کات کە واقعا بە نەزە من ئشتباس ڕۆک ئێژم کە ئشتباس ئۆمیدوارم کە ئەم تەرستەفەکۆرە و انتخابەکانمان دروست بێت. زۆر سپاس بۆ تۆ فکرەکەی تۆ کە فقط ئەوەی کە ئینسانێک ئێستادادی بێ کافیە بۆ واردبوون بە ئەرسی موسیقی ئەسڵەن وانە ئێستاداد گۆشەیەک فرە بوچکیە فرە کەسکەمانەست ئەستادادی فرەیان هەست وەرە چۆنکە زەحمەتی بۆ ناکێشن چۆنکە پشتێکاریان بۆینەوەگا ئەسڵ ناگەین بۆ جێگەوە گەلێکیانە هەتا بە نەزەم من پیشرفتی تەجیجیشیان ناوێت وەختێکە تەمرین و ئەو پشتێکارە لە بینیۆ نەوێت من خۆم مثال ئام کە ئایسە من حدود 3 ساڵە تا لێە وەلی خۆب بووگە ڕۆژ گەلێک کە 8 ساعات 9 ساعات تەمرینم کردگە و ئەومە لە خۆمان دیگە کە ئەشێ لە کنار ئێستادادەکە کەوا لە خۆمان ئەوێنەوە پێ ئفتخارەکەم ئەشێ زەحمەتیشی بۆ بکێشم هەر شتێک زەحمەتی گەرەکە نەتەنها لە موسیقیە لە هەر کارێکە ئێستادادەکەی بێت قەتعاً بە نەزەر من زەحمەتەکەشی دوو بەرابەرەوە بێت تا بتەین بە جێگێک فرەبانە بگەیت و بتانی واقعاً بێژی کە ئەرێ من هامە ئەم جایگە. زۆر ڕاستە سپاس بۆ تۆ چۆن بیرەکەی تۆ نگینی خۆش نیش لەتێک ئەسەلا موافقم متاسفانە بازێک کەسکات هەن کە هەر لەسەر جێگەی خوان و ماگنەس و هەر دەرجالیان وانە کەسکێکن کە وازانن فقط ئێستێداد کافیە بۆیان ولی بە نەزەر من پشتکار فرە بیشتر لە ئێستێداد لەم زەمینە نەخشی هەست ئەگەر بنیان فکرکات فقط ئێستێداد کافیە هەر لەسەر جێگەی خۆی دەرجالات و هیچ پیشرفتێک ناکات ولی ئەگەر حتا کەسێک ئێستادادیشی نەوێت بە پشتکارتان بە فرەجێگە گەل بگەیت. زۆر ڕاستە سپاس بۆ تۆ ئێمە حەزەکەین هەتایە گوێ لە وتە جوانەکانتان بگرین بەڵام بەداخۆ تایمی بەرنامەکەمان خەریکە ڕوو بە تەواویە چێ ئەگەر قسەیەکتان هەیە بە عنوانی قسەی ئاخر بۆ بینەرانمان نەوتراوێک ئەتوان بێژن لە تۆ دەست بێکەین نگینگیان. من لەم فرسەتە ئێسفاداکەم کە ئەوڵەن لە خانوادەم تەشەکۆرکەم بابەتم گشتە ساڵەکێ حمایەتمیان کردگا دوومەن لە ئۆستاد عەزیزەکانم کە جێگەس لێرە ناویان بووم ئەڵبەتە فران وەلێ ئیتر بە گۆرەی خوان بۆخشن کە ناتام ناوگیشتان بووم ئەوڵەن ئاغای خالیدە مبارەکی ئاغای ئەمینە ڕەحیمی ئاغای مەهدی ئەحمەدی عەزیز و ئاغای کامران حەقیقی کە لەم ڕێگە منیان یاری کرد. دوم قسەم ئەوە بوو کە ڕوو بە خانوادەکان فرسەت بن بە مناڵەکانیان سەچە کوورچەکەنیش فرە مەحدودیان نەکەنەوە با بگەین بۆ ئەلایە خۆیانە با خۆیان مەسیر زندگی خۆیان انتخاب بکەن. زۆر سپاس بۆ تۆ قسەکانت زۆر جوان نگینگیان ئەسەرگیان ئەگەر نەوتراوێک تێ بۆ بینەرانمان نەتوانی بێژی. منیش هەر لەم تەسویرە و لە خانەوادە عەزیزم تەشەکۆرەکەم بۆەوە کە هەمیشە لە پشتم بووگەن و ئومیدە زندگی منن بە مانای واقعی دایکم بۆ سەبوریەکانی باوکم بۆ پشتگەرمیەکانی کە هەمیشە پشتمی گەرم کردگا مەمنونم لیان و دوایەوە مەمنونم لە ئۆستادەکانم کە لەم ڕێگا منیان لەناو ڕێگەی دروستێکە قەرارجاگا لە ئاغای ئەحمەدی ئاغای خەلیدە مۆبارەکی ئاغای زێندکەنی و ئاغای کاوانە خەسمی بێنەهایەت مەمنونم واقعا دەستیان لە ڕۆماچەکەم فرە خۆشحاڵم کە شاگردیانم و هەروە تا ئاخر ئەمریشە شاگردیان ئەمێنم. منیش لێرۆ واقعا بە خانەوادەکان نێژم کە مەحدود مناڵەکان مەحدود نەکەن و بخصوص کەنیشکەکان مەحدود مەکەن ئیجازە بن کە ئەو شتێکەوە دڵیان نەخوازێ ئەدامی بن و بتانن لە ئایندە بە خۆیان افتخار بکەن کە ئەرێ ئێمە تانیمان لەم انتخابمانە موفق بین حتا شای موفقیت کرد فرە بوچکیش وەرە ئیجازە بن کە ئەو شتێکەوە هەسپێکەن ئەجامی بە نەزندگیە چۆن ئێمە هەر کەسێک یەکتەها زندگی ئەکات و بە نەزەر من ئەوەی کە لەم زندگیە بە تۆری دروست انتخاب بکەین و بزانین کە چەمانگەرێکەوە چەندێشە زەحمەتی بۆ بکێشین فرە مهمە. زۆر سپاس بۆ ئێوە سپاس کە هاتن و بەرنامەکەمانتان زیاتر ڕازاوە کردو و هیوای بەردەوامی لە کاری هۆنەریتانە. زۆر سپاس. دەستێوە خۆش بێ کە ئەم بەرنامەتانە ڕێخست و ئێمە بتانیتە کەسکرێترا ئاشنا بین و جامعە دیدی باستر بێت. مەمنونی لێتان لە هەموو لە بەرنامەی خەستان.
تشکر زۆر سپاس هیوای بەردەوامی بینەرانە خۆشەویست گەیشتین بە ئاخری ئەم بەشە لە بەرنامەکەیشمان زۆر سپاس کە بینەرمان بوون بەجێمانتان نەهێشت دینە بۆ ماڵەکانتان بەخوای گەورە و مەزنتان ئەسپێرم بە موسیقیەکی خۆش لەلایەنی ئەسەل و نگینی خۆشەویستەوە تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ